تەلەفۆنەوە دیار جەمالمان لەگەڵایە پەیامنێری نافتی. دیار سڵاوت لێبێ، دوای زانیاریەکان لای تۆ چییە؟ سڵاوتان لێبێ. دیارە پاشەوەی کە دوێنێ مامۆسایەک لە سنووی قەزای قەڵاتجێی گیانی دەستدا بەوەی و خۆپیشاندانەوەی کە ماوەی چەند ڕۆژێکە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە لە ئێستادا جیاواز لە ڕۆژانی ڕابردوو مامۆسایانی سنووی قەزای کری لە تەواوی ناوەندەکانی خوێندندا بایکۆتیوانەکانی خوێندنیان کردووە و لە ئێستادا ڕژان سەر شەقام ڕێگای نێوان کفری کەلایە تەواوەتی داخستووە و قەرەباڵغێکی زۆر لەسەر ڕێگاکە دروست بووە و لە ئێستادا مامۆسایان بە وتنەوەی چەندین دروشم ڕێگاکەیان داخستووە و ناڕەزایەتەکانیش بەردەوامە و وەکو مامۆسایان خۆشیان ئاماژەی دەدەن کە ناچنەوە هۆڵەکانی خوێندنەوە تاوەکو کاتەی حکوومەت هەرێمی کوردستان بە جدی دێتە سەر خەت و وەڵامی داواکاری مامۆسایان ئەداتەوە و وەکو ئاماژەمش پێدا لە ئێستادا تا دێت ژمارەی مامۆسایان زیاتر ئەبێت و بەتایبەتی ئەو گوندە دوورودەستانەی کە بڵین داوامیان کردو لە بەرەبەیانی ئەمڕۆ، بەڵام جیاواز لەوە مامۆسایانی سنووی بڵین ناو شاری کفری بەتەواوی بایکۆتیۆڵەکانی خوێندنیان کردو، بەڵام مامۆسایانی لەدەکان لە ئێستادا پۆل دێنە ناو خۆپیشاندەرانەوە و لە سبەینەوە بە تەواوەتی پرۆسەی خوێندن لە سنووی پەروەردەی کفری پەکی دەکەوێت. دیار بە دیاریکراوی ژمارەی خۆپیشاندەران چەنە مامۆستایان؟ بەڵێ ژمارەی خۆپیشاندەرانی مامۆستایان وەکو ئاماژەمش پێدا بە بەردەوامی ڕووی لە زیادبوونە ژمارەی زۆری مامۆستا لە سنووی قەزای کری بەشداری خۆپیشاندانەکەیان کردووە و دیارە لە کۆی گشتی 1300 مامۆستا لە سنووی پەروەردەی کفریە هەیە و ژمارەکەش تا دێت ڕوو لە زیادبوون دەکات. بە پێ زانیاریەکانی تۆ هیچ بەرپرسێک هاتووە بەدەم داواکاریەکانیان؟ بەڵێ تاکو ئێساکە هیچ بەرپرسێکی حکومی سنووی قەزاکە نهاتووە بەدەم داواکاری مامۆسایانەوە و لە هەمان کاتە منەوێ باستەوەش بکەم کە جگە لە مامۆسایان کە لە ئێستادا خۆپیشاندانیان کردووە ڕێگەی نێوان کچی کەلاریان داخستووە، بەشێکی زۆر لە کارمەندانی تەندروستیش بەشداری خۆپیشاندانەکەیان کردووە. لە هەمان کاتدا هەرێک لە شارەوانی و لە کارەبا و لە هەندێک لە فەرمانگەکانی تر بە هەمان شێوە نەخۆشخانە بە شێوە کارەکانیان ڕاگرتووە و هیچ مراجعێک بەڕێ ناخەن تا ئەو کاتەی هاوشێوی مامۆسایان تا ئەو کاتەی حکوومەت دێتە سەر خەت وەڵامیان داتەوە. تا کەی بەردەوام دەبێت؟ تاکو ئێساکە ڕوونیەکەی خۆپیشاندەران کۆتایی بە خۆپیشاندانەکەیان دێنن، بەڵام مامۆستایان و فەرمانبەران سوورن لەسەر ئەوەی کە درێژە بە خۆپیشاندانەکە دەکەن. من ئەمێ باسەوەش بکەم کە جگە لە مامۆستایان و فەرمانبەران کە لە ئێستادا ڕێگەی نێوان کچی کەلاریان داخستووە بە هەمان شێوە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران و هەروەها کەسوکاری خوێندکاران بەشداری خۆپیشاندانەکەیان کردووە و ناڕەزایی دەردەبڕن لە بەرامبەرەوەی کە حکومەت وەڵامی داواکاریەکانی مامۆستایان و فەرمانبەران ناداتەوە و باسەوە شەکەن کە دەوام نەکردن یاخود بانکۆتکردنی وانەکانی خوێندن کاریگەریی زۆری لەسەر پرۆسەی خوێندن بووە و منداڵەکانیان ڕۆژانە سەردانی قوتابخانەکانەکەن، بەڵام مامۆستایان کە لەوەی کە دەوام ناکەن ئەمەش کاریگەریی زۆری لەسەریان دروست کردووە و داواکەن حکومەت بەدەم داواکاریەکانە بێ بۆی مامۆستایانیش مانگرتەکان بشکن یاخود کۆتایی بە خۆپیشاندانەکان بێنن بۆی بگەڕن ناو هۆڵەکانی خوێندن و دەست بەوانەوەتەوە بکەن. دیار لە قسەکان تا ئاماژەت بەوە کرد کە خوێندکاران و هەروەها کەسوکاری شەهیدان لە خۆپیشاندانەکاندا بەشدار دەبن، ئەوان داواکاریان چییە؟ داواکاری وەکو باسم لێکرد، داواکاری کەسوکاری خوێندکاران ئەوەیە کە حکومەت بەدەم داواکاری فەرمانبەران و مامۆستایانەوە بێت بۆ ئەوەی چیتر مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندن نەکەن بگەڕن ناو هۆڵەکانی خوێندن، چونکو ئەو ماوەی چەند ڕۆژێکە لە سنووی پەروەردەی قەزای کفری پرۆسەی خوێندن پەکی کەوتووە و دەوام ناکرێت لێ زۆربەی قوتابخانەکان. زۆر سپاس بۆ دیار جەمال، پەیامنێری NRT لە کفری کە ڕاستەوخۆ لە ڕێگەی